ئەزیزان خۆربردن هەر ناوەکەی بەخۆیەتی لەگەڵ بوونی خۆرێکی بەتین و لەگەڵ گەرمایەکی زۆرە خۆربردنیش ڕوودەدا. جا بزانین ئەمە چۆن ڕوئەدا و بە تایبەتیش کێمە ئەوە چەند ڕۆژێکە بەتاڵەتی لە ناو هاوینین ئەو کەسانی کە زۆر جار کاریان هەیە مەجبورن لە ناو گەرمایەکی زۆرە کارەکانیان بکەن یان ئەوە تا زۆر جار ئەگەر وشار نەبین لەو کاتانەیە بڕۆینە دەرەوە کە خۆرێکی بەتین هەیە ڕەنگە تووشی خۆربردن ببینەوە بزانین ئەمە کاریگەری لەسەر جەستە چییەوە دەکرێت چ زیانێکی هەبێ زۆربەی کات ئەو ڕێنماییانە دەبیستین کە پێویستە دژە خۆر و کڵاو و عینەک و هەندێک لەو شتانە بەکار بێنرێوەکو خۆپارێزیەک ئەمە ئەبزین کاریگەری خۆربردن کەمە کاتەوەیان ئەوە تا ئەوە هیلاکەتێکی جەستەیە کە جەستیا ڕوئەدا و بزانین چۆن بتوانین مامەڵە بکەین لەگەڵ بوونی ئەو گەرما زۆرەدا باسی کۆمەڵێک بابەتی گرنگ دەکەین سەبارەت بە خۆبردن و گرنگترین ئەو ڕێنماییانی کە پێویستە ئێمە بیزانین با میوانداری بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر دلێر گەڵاڵی پسپۆری فیسیۆلۆژی کە لە شاری هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵمانایە کاک دکتۆر سڵاوی خوات لێبێ ئەوم کاتت باش سپاس بۆ ئەم دەرفەتە گەر بەو پرسیارە دەست پێ بکەم بزانین سەرەتا خۆربردن چییە؟ سڵاوی خوا لە بەڕێستان لە بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام سەبارەت بە دیاردەی خۆربردن کە بە زاراوە ئینگلیزی پێی دەگوترێت سەنسترۆک واتە ئەو کەسانێک کە بۆ ماوەیەکی درێژ خایانیان بۆ کاتێکی زۆر لەبەر تیشتی خۆر دەمێننەوە ئەوجە چ بەهۆی کارکردن بی چ بە هەر هۆیەکی تری چالاکیەکانی ئەنجامدانی چالاکیەکانی ڕۆژانە بیتن ئەو کەسانە کە بۆ ماوەیەکی زۆر دەمێننەوە تیشتی خۆریان بەردەکەوی و تیشتی خۆر زیاتر بەر سەریان دەکەی یاخود دەتوانین بڵێ بەشی سەرەوەی جەستەیان دەکەویتن هەر کاتێک ئەو تیشکە بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بوو زیانی لاوەچی دەبێت لەسەر جەستا و بە تایبەتی بەشی سەرەوەی جەستا چونکە ئەمە چەند دیاردەیەکمان هەیە بەهۆی گەرمی و بەهۆی تیشتی خۆرەوە ڕوودەدەن یەک لەوانە دیاردەی خۆربردنە هەروە دیاردەی تریشمان هەیە کە شەکەتی بەهۆی گەرماوە دروست دەبێتن واتە ئەو کەسە تووشی هیلاچی و ماندووبوونێک دەبیتن بەهۆی گەرمیەوە ئەم دیاردانە کە ڕوو دەدەن زیاتر بەهۆی بەرکەوتنی تیشتی خۆرە و هەروەها بەهۆی ونبوونی شلەی جەستەیە ئەو کەسە کە شلەیەکی زۆر لە جەستەی ون دەبا ون دەکاتن جەستە تووشی وشکبوون دەبی هەر کاتێک جەستە تووشی وشکبوون بوو زیندە چالاکیەکانی جەستەش تێک دەچێتن و ئەوەش بە کۆمەڵێک دەتوانم برێن نیشانە بە دیار دەکەویتن کە ئایا ئەو حالەتە خۆربردنە یاخود ڕۆژبردنە و یاخود حالەتەکانی ترێک کە بەهۆی گەرمی و تیشتی خۆرەوە دروست دەبێتن. زۆر باشە دکتۆر دلێر نیشانەکانی خۆربردن کە لە کەسێکدا دەربکەوێت چین؟ بەڵێ سەبارەت بە نیشانەکانی خۆربردن ئەو کەسێک کە بۆ ماوەیەکی درێژ لەبەر خۆر دەمینێتەوە ئەو شوێنێک کە تیشتی خۆری زۆر بەردەکەوێتن سوور هەڵدەگەڕێ کە سوور هەڵدەگەڕێ هەروەها ئەو کەسە هەست بە سوتانەوە دەکاتن کە دەستی دەداتێ لە ئەوجە پیستەی ملیبی یاخود پێستی سەریبی هەست بە ئازاریش دەکاتن واتە سوتانەوەکە ئازاریشی لەگەر دەبیتن ئەگەر ماوەکە درێژتریش بخایەنی ئەو کەسە هەست بە هێلنج و ڕشانەوە ئەو شتانە دەکاتن جاری وایە کەسەکە هۆشی خۆی لە دەست دەداتن بەهۆی ڕێژەیەکی زۆر لە ونبوونی جەستەی برینشلەی جەستا ئەویش بەهۆی ناڕێکی خوێ کانزاییەکانەوە دەبێتن کە تووشی لەوانەیە ڕقبوونی ماسوولکەکان بێتن هەروە تووشی بەدهەرسی دەبێتن و گۆڕانکاری لە تەواوی زیندە چالاکیەکانی جەستە ڕوودەداتن و لێدانی دڵی خێرا دەبێتن هەناسەدان لە هەندێک حالت خێرا دەبی لە هەندێک حال زۆر زۆر هێواش دەبیتن کە کەسەکە وا لێ دەکاتن هەست بە ناڕێکی یاخود بە ناتەندروستی ئەندامەکان و زیندە چالاکیەکانی جەستە بکاتن. باشە کاک دکتۆر ئایا تەنها بە بوونی خۆری ڕاستەوخۆ لەسەر کەسەکە ئەم کەسە تووشە بێ واتە هۆکارەکان چین یان دەکرێت کەسێک هەر خۆی بوونیەتی وابێ زیاتر لە کەسێکی تر کاردانەوەی هەبێ بۆ کە تووشی خۆربردن ببێت؟ بەڵێ بێگومان ئەو دیاردەیە کە خۆربردنە لە کەسێک بۆ کەسێک جیاوازە یاخود دەتوانین برێن ئەگەر جیای بکەین و لە تەمەنێک بۆ تەمەنێک جیاوازە
ئەو کەسانی کە زیاتر کاریگەرن بە خۆربردن یان بە دیاردەی خۆربردن دەتوانین بڵین لە منداران زیاتر ڕوودەدا و لە کەسانی بە تەمەن زیاتر ڕوودەدا چونکە ئەو کەسانە کە بۆ ماوەیەکی زۆر لە بەرتیش خۆردەمێنەوە زیاتر کاریگەر دەبن ڕێژەیەکی زۆر لە شلەی جەستەون دەکەن بۆ نمونە ئەگەر کەسێکی پیر بینین بڕێکی کەم لە شلەی جەستەشون بکاتن ئەو کەسە هەست بە خۆربردن دەکاتن و لە منداڵانیشدا لەبەر ئەوەی منداڵ زۆر ئارەقەش دەکاتن بە شێوەیەکی فیزیۆلۆجی و نۆرمال ئەگەر لەبەر هەتاویش گەمان بکە یاخود یاری بکاتن یان بە هەر هۆکارێک لەبەر هەتاو بۆ ماوەیەکی زۆر بمینێتەوە ئەویش بە هەمان شێوە تووشی خۆربردن دەبێتن. باشە کاک دکتۆر خۆربردن حاڵەتێکی خێرای و پێویستی بە چارەسەری خێرا هەیە یاخود قۆناغی هەیە ئەمیش؟ بەڵێ سەبارەت بە چارەسەری دیاردەی خۆربردن فریاگوزاری سەرەتایی لۆ دەکرێتن ئەو کەسە بە پێی حاڵەتەکە بۆ نمونە ئەگەر کەسەکە تووشی تەنها هەستی بە سوتانەوە کرد هەستی بە ئازار کرد هەستی بە هێلنس ئەو شتانە کرد ئەو کەسە سەرەتا یاخود هەنگاوی یەکەم لە فریاگوزاری سەرەتاییەکە دەبی لە شوێنی هەتاوەکە ببرێتە بەر شوێنێکی سێبەر کە چووە بەر شوێنێکی سێبەر ئەوجە ئەو کەسە دەبی بە کەممادە یاخود پەڕۆیەکی تەڕ بە ئاوی سارد جەستەی فێنک بکرێتەوە و هەروەها ئەگەر فێنکەرەوە هەبێتن پانکەوە ئەو شتانە دەتوانرێت ڕووی پانکەکە و مۆبەڕیدەکەی تێ بکرێتن هەتاوەکو فێنک دەبێتەوە و هەروەها دەتوانین برین ئەو کەسە لەبەرەوەی شلەیەکی زۆریش لە جەستەی ون بووە پێویستە قەرەبۆی ئەو ونبوونە بکرێتەوە بە پێدانی شلەمەنێکی زۆر چ بە ئاوی ساردبی چ بە شەربەت و هەر شلەمەنیەک بیتن دەتوانرێت فریاگوزاری سەرەتایی بۆ بکرێتن و سەرەکیترین شوێنیش لە جەستەی مرۆڤ کە پێویستە فریاگوزاری بۆ بکرێتن بە پێدان یاخود بە دانانی پەڕۆکی تەڕ بە ئاوی سارد بریتە لە بنباڵەکان نێوان ڕانەکان هەروەها دیوی پشتەوەی سەر یاخود دەتوانین برێن پشتەمل ئەو سێ شوێنە لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر لە مولولەی خوێنی تێدایە خێراتر کەسەکە دەتوانین برین بەهۆش دەهێنێتەوە یاخود فریاگوزاریەکە بەهانایەوە دێتن. زۆر باشە کاک دکتۆر خۆپارێزیەکان چین بۆ ئەو کەسانەی کە ئەچنە دەرەوە یان ترسی ئەوان لەسەرەکە تووشی خۆربردن ببن هیچ خۆپارێزیەک هەیە کە دوور بن لەوەی کە تووشی خۆربردن بن؟ بەڵێ بێگومان هەر دیاردەیەک خۆپارێزی خۆی هەیە سەبارەت بە دیاردەی خۆربردنیش خۆپارێزیەکان بریتین لە ئەو کەسانێک کە ئەگەر ئۆکو دەتوانین بێ ئەگەر بە ناچاری کارەکەی لە بەرتیشتی خۆرا دەتوانێت کراو لەسەر بکاتن یاخود ئەو کەسە دەتوانێت شمێکە یان جلێکی وا لەبەر بکاتن کە مادەی نایلۆنی کەم بیتن تەنانەت ڕەنگی جلوبەرگەکەش کاریگەرە لەسەر بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستا دەتوانین برین ئەو کەسە ئەگەر ئەو جلانەیە ئەو شمەکانێک کە لەبەری دەکاتن ڕەنجیان کاڵ بیتن و هەروها جگەل لە ڕەنگەکەش دەتوانین برین قۆڵ درێژ باشترە لە نیو قۆڵ ئەو کەسانێک کە لەبەر هەتاو دەمینێنەوە. سەبارەت بە ڕەنگەکانیش دەتوانین بڵێن ئەو ڕەنگانی کە زۆر تۆخن زیاتر کاریگەر دەبن و پلەی گەرمی جەستە بەرز دەکەنەوە بەڵام ڕەنگە کاڵەکان وەکو ڕەنجی سپی پەمبا شینێکی کاڵ ئەوانە تیشی خۆر زوو دەدەنەوە بەڵام هەرچی ڕەنجی تۆخە وەکو ڕەنجی ڕەش مۆر ئەوانە تیشی خۆرەکە دەمژن و دەیدەنە جەستەی ئەو کەسە و پلەی گەرمی جەستەی بەرز دەبێتەوە. باشە کاک دکتۆر کاتێک کەسێک تووشی خۆربردن دەبێتەوە ئایا زیان بە ئەندامەکانی دیکەی لەشی دەگات لە ڕووی تەندروستیەوە یان نەخێر تەنها حاڵەتەکە لەسەر پێستی دەردەکەوێت؟ بوورەگەر دووبارەی پێپرسیارەکە زەحمەت نەبی. کاک دکتۆر وتم ئایا کاتێک کە کەسێک تووشی خۆربردن ئەبێتەوە ئایا زیان بە ئەندامەکانی دیکەی لەشی دەگات یاخود نەخێر تەنها ئەوەی کە دەبینرێت لەسەر پێستێتی و زیانەکە تەنها بۆ بەشی دەرەوەی لەش دەبێت؟ بەڵێ بەخۆی دەتوانین برین کۆندامی یەکەم کە تووشی ئەو سوتانەوە یاخود ئەو خۆربردنە دەبێتن بریتە لە کۆندامی پێست
ئەگەر ئەو ماوەیەش زیاتر درێژی کێشا لە دەتوانین برین تووشی شێرپەنجەی پێستی دەکاتن. بەڵام بە نسبەت ئەندامەکانی ناوەوە بێگومان ئەندامەکانی تریش تووشی زیانی لاوەشی دەبن. بۆ نمونە کۆئەندامی سووران یاخود دەتوان برێن کە لە خوێن و دڵ و بۆڕێکانی خوێن پێک دێت. هەر کاتێک شلەیەکی زۆر لە جەستا ون بوو خوێنیش خەز دەبێتەوە کە خوێنیش خەز بووە مەترسی خوێن مەیاندن دەبیتن. و ئەگەر خوێنیشمەیی ئەو کاتە دەتوانین برین ئەو کەسە لەوانەیە مەترسی جەڵتا توشبوون بە جەڵتا لەوانەیە لەو کەسە ڕوو بداتن. هەروەها کۆئەندامی هەرسیش بە دەرنیە لە زیانەکانی ئەو خۆربردنە. ئەویش دەتوانین برین تووشی بەدهەرسی دەبیتن لە ئەنجامی زۆر هێڵنج و ڕشانەوە ئەو شتانە. ئەگەر باسی گورچیلەش بکەین دەتوانین بڵێن ئەویش زیانی بەردەکەیتن چونکە سەرنجترین فەرمانی گورچیلە بریتێ لە پاڵاوتنی خوێن. ئەگەر خوێنەکە خەز بێتەوە بێگومان کردار یاخود فەرمانی گورچیلەش تۆزێک ئالۆز دەبێتن لە بۆ پاڵاوتنی خوێنەکە چونکە پاڵاوتنی خوێن ئەگەر خەز بێ زۆر زەحمەتترە وەک لەوەی خوێنەکە ئاستێک یاخود سڕیەکی نۆرمالی هەبیتن. و هەروەها دەتوانین بنین مێشتی مرۆڤیش تووشی زیان دەبیتن ئەگەر ئەو خۆربردنە درێژەی کێشە. ئەو کەسە دەتوانین بنین بیرکردنەوەی زۆر کاریگەر دەبێتن. هەروەها ئەو کەسە تەرکیزی نامێنێتن. ئەگەر ماوەیەکی زۆریش بچێشتن تووشی هەوکردنی پەردەی مێشک دەبێتن بە تایبەتی لە منداڵان کە ئەو حالەتە ڕوودەداتن و لە گەورانیش بە هەمان شێوە ڕوودەدا. بەڵام زیاتر منداڵان یاخود ئەوانەی کە تەمەنیان کەمە کاریگەر دەبن بە هەوکردنی پەردەکان و شلەی مێشک. کاک دکتۆر ئەو کەسانەی کە خۆیان نەخۆشن بۆ نمونە نەخۆشی دڵیان هەیەیان هەر جۆرە نەخۆشیێکی تریان هەبێ ئەمانە تا چەندێک زیاتر کاریگەرن بە بوونی گەرما و کاریگەریەکانی خۆر و خۆربردن. بەڵێ بێگومان ئەو کەسانێک کە نەخۆشی تریشیان هەیە کە دەستنە بەر خۆریش و تووشی دیاردە یاخود حالەتی خۆربردن دەبن ئەوانە زیاتر کاریگەر دەبن و دەتوان برێن زووتر لە سەریان بە دیار دەکەویتن و واخود بەرگریان کەمە بەرامبەر ئەو تیشی ڕۆژە. ئەمە لە خاڵی پێشتر باسمان کرد کە ئەو کەسانەی نەخۆشی دڵیشیان نەبیتن خوێن خەز دەبێتەوە کە خەز بۆوە ئەو کاتی سووری خوێن زەحمەت دەبیتن پاڵاوتنی خوێن زەحمەت دەبیتن واتە بە شێوەیەکی نۆرمەڵ ئەو کەسە کە هیچ نەخۆشیێکی نەبیتن فشاری خوێنی بەرز دەبێتەوە یاخود پاڵاپەستۆی خوێنی دەتوانین بڵێن بەرز دەبێتەوە. بەڵام ئەگەر خۆی پێشووتر نەخۆشی دڵ و بۆڕیەکانی خوێنی هەبیتن بێگومان زیاتر کاریگەر دەبێتن لەوانەیە ببێتە هۆی جەڵتا لە حالەتێکی لە ناکاوە کوتوبڕ زۆر جاری لەوانەیە تووشی مردن بیتن. باشە کاک دکتۆر با پرسیارێک لەسەر دژەخۆر بکەین. ئایا بەکارهێنانی دژەخۆر دەکرێت بە دوورمان بخات لە خۆربردن یاخود بەکارهێنانی چەتە لەبەر گەرمایە دەکرێت لە زیانەکانی خۆربردن بمان پارێزێت؟ بەڵێ سەبارەت بە خۆپارێزی لە دیاردەی خۆربردن هەتاوەکو کەرستەکان یاخود ئەو شتانی کە خۆپارێزی پێدەکرێت شتێکی سروشتی بن باشترە. بۆ نمونە بەکارهێنانی چەتر بەکارهێنانی کراو بەکارهێنانی جلوبەرجی قۆر درێژ ئەو شتانە ئەوانە سەلامەترن. بەڵام بەکارهێنانی دژەخۆر ئەوەش لەبەر ئەوەی زۆر بەکاردێتن بێگومان ئەویش کاریگەری خۆی هەیە. دەتوانین برێن ڕێژەیەکی زۆر لەو تیشتی خۆری کە بەرجەستە دەکەوێتن هەڵدەمژێت ناهێنێت بگاتە پێستی ئەو کەسە یاخود پێستی مرۆڤەکە و هەروەها بڕێکی لەو تیشکە دەداتەوە واتە کەسەکە تا ڕادەیەک دەپارێزیتن لە ئەو تیشکانی کە لە خۆرەوە دێن بە تایبەتی تیشتی سەرو بەنێوشەیی کە پێی دەوترێت UV. کاکتۆر لە ڕووی فیسیۆلۆژیەوە ئەو کەسانەی کە ڕەنگی پێستیان تۆخترە یان لەو کیشۆرانن کە بۆ نەگەرمایەکی زۆر هەیە بەراورد بەو کیشۆرانی کە هەمیشە لە فێنکیان
ئەم کەسانش کاردانەوان ئەگۆڕێ بۆ خۆربردن ینی بۆ نمونە ئێمە لە ساڵانی پێشووتردا کە زەوی گۆڕانکاری بەسەردا هاتوو پلەی گەرما بەرە بەرز بۆ لە وڵاتانی کە خۆیان ساردن هەمیشە ینی کەمتر بەرگی ئەویان ئەگەر کە خۆرێکی بەتین لە سەریان بێیان ئەو تا گەرمایەکی زۆر هەبێ کەواتە بۆمە ئەو کەسێک کە بۆمە لە ئەفریقاژی ڕەنگی پێستی تۆخترە لەو شوێنە جوگرافیە لەدایک بووە دەکرێت باشتر بەرگی گەرماکە بگرێت. بەڵێ بێگومان ئەو کەسانی کە ناسراون بە سپی پێست و ڕەش پێست یاخود ئەسمەرن ئەو کەسانی کە سپی پێستن کەمتر بەرگەی تیشی خۆر دەگرن و ئەو کەسانی کە ڕەش پێستن زیاتر بەرگەی یاخودمانەوە لە بەرامبەر تیشی خۆر دەگرن. هۆکارەکەش بۆ خاڵێکی سەرەکی دەگەڕێتەوە کە بریتە لە هەندێک لە دەنگکۆڵە کە لە ژێر پێست خانەیەک دەری دەدا ئەو خانەیە پێ دەگوترێت خانەکانی میلانین یاخود بە زاراوی پزیشکی پێ دەگوترێت مێلانۆسایت. ئەو خانانە دەنگکۆڵەیەک دەردەدەن بە ناوی مێلانین. ئەو مێلانینانە لە پێستی ئەو کەسانی کە ڕەش پێستن بە ڕێژەیەکی زیاتر دەردەدرێن و ئەو دەنگکۆڵانە بە شێوەیەکی بەردەوام کە کەسێک دەچێتە بەر تیشی خۆر خانەکانی ژێرەوەی پێست دەپارێزن لە ئەو تیشکەی کە باسمان کرد پێی دەگوترێت تیشتی سەر و بنەوشەیی. بەڵام لە کەسانی سپی پێست ڕێژەی مێلانین یاخود دەردانی دەنگکۆڵەکانی مێلانین کەمترە بە بەراورد بە کەسانی ڕەش پێست. هەر ئەوەشە هۆکارەکەیەکە کەسانی ڕەش پێست زیاتر بەرگە و یاخودمانەوە لە بەرامبەر تیشی خۆر دەگرن بە بەراورد بە سپی پێستەکان. ئەو هەڵەباوانە چییە کاتێک ئێمە بە فریای کەسێکە چین خۆر بردننی توش بوویان نازانین فریاگوزارێکی سەرەتایی باشی بۆ بکەین دەکرێت ئەو کردارە هەڵانە چی بن کە بارودۆخی کەسەکە خراپتر بکات و ینی ڕەنگە دوور بێ بەکو باست گرانی هەندێک کەس دەگاتەوە حاڵەتی تووشی جەڵدە بێ یان دوور بێ گیانی لە دەست بدا تا چەندێک گرنگە دووربین لە هەڵەباوانی کە ڕەنگە زۆرێک بیکەن لەو کاتانەیە. بەڵێ سەرچترین ئەو هەڵانەی کە دەکرێتن بەرامبەر ئەو کەسانێک کە تووشی حالەتی خۆربردن دەبن بریتە لە پێدانی شلەی گەرم یاخود بابرین چایە یاخود هەر شلەیەکی گەرم بیتن چونکە ئەو کەسە کە تووشی حالەتەکە بووە لەبەرچی توش بووە چونکە پلەی گەرمی جەستەی بەرز بوویتەوە کە توش خواردنێک یا خواردنەوەیەکی گەرمی پێ دەدەی بێگومان ئەمەش کاریگەر دەبێتن هاوکار دەبێتن لە بۆ زیاتر بەرزکردنەوەی پلەی گەرمی جەستا. هەروەها لانەبردننی ئەو کەسە کە تووشی ئەو حالەتە بووە لە بەرامبەر تیشی خۆرەکە و نەبردننی بۆ شوێنێکی سێبەر و سەلامەت. حالەتی تر هەیە کە ئەو کەسانە ئەوە دەتوانین برین ئەو هەڵانە دەکرێتن پێنەدانی کەمادات یاخود پەڕۆکی تەرکردن بە ئاوی سارد. سەرەکی ترین خاڵ کە دەتوانین برین هەنگاوی یەکەمە بریتە لە ساردکردنەوە و فێنکردنەوەی جەستەی کەسی توش بوو بە حالەتی خۆربردن چ بە پێدانی شلەمەنی فێنک یاخود سارد بیتن چ بە ساردکردنەوە فێنکردنەوە بیتن بە پەڕۆکی تەر بە ئاوی سارد یاخود بەکارهێنانی ئامێرەکانی فێنکەرەوە و بردننی ئەو کەسە لە شوێنە مەترسیەکە بۆ شوێنێکی سەلامەت کە شوێنێکی سێبەرە. بەڵێ دەستخۆشێ ئەمە کاتمان تەواو بوو کاکتۆر زۆر سپاس دەکەین سپاس بۆ پرۆفیسۆریایی دەدەر دکتۆر دلێر گەڵاڵی پسپۆڕی فیسیۆلۆژی کە لەم تۆرە لەگەڵمانە سپاس دەکەین کاک دکتۆر مەمنون. ئومێدەوارین ینی خۆتان بە دوور گرن ئەو ڕێنمایانی کاک دکتۆر باسی کرد زۆر گرنگە بە تایبەتی ئیتر ینی هاوینە و خۆرێکی بەتین هەیە و ڕەنگە زۆرێک ناچار بن بەڵام هەندێک کەسیش هەیە ناچار نین بەڵکو ڕێنمایەکان ڕەچاو ناکەن خۆیان ناپارێزن بە ئومێدی ئەوەی کە هەمووتان دوور بن لە دەرد و زیانی خۆربردن.